نیۆڕۆتان باش. پێشنیۆڕۆی ئەمڕۆ مەسعود بارزانی بە سەرۆکاتی وەفدێکی کوردی گەیشتە بەغدا و لەلایەن ژمارەیەک لە وەزیرەکانی حکوومەتی عراقیەوە پێشوازی لێکرا. دکتۆر محمود عوسمان پەرلەمانتاری لیستی هاوپەیمانی لە پەرلەمانی عراق بە NRT ڕاگەیاند پێشنیۆڕۆی ئەمڕۆ وەفدەکەی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسعود بارزانی و ئەندامەتی هەریەکە لە عیماد ئەحمەد و ئاشتی هەورامی و شێخ جەعفەر گەیشتونەتە بەغدا و تێبینی ئەوەش کراوە کە وەفدەکەی هەرێم تەنها لەلایەن چەند وەزیرێکی حکوومەتی اتحادیەوە پێشوازیان لێکراوە. جەبار یاوەر ئەندام و تەبێژی فەرمی فەرماندەیی گشتی هێزەکانی پاراستنی هەرێم ڕایگەیان هەنەگاڵەکانی چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا تەنیا شەڕی ڕاگەیاندنی ڕاگرتووە. بەریق جەبار یاوەر لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی حیاتی لەندەنی دەڵێت لە ساڵی 2006دا ژمارەی کۆمیتەی هەماهەنگی لە نێوان بەغدا و هەولێر دروست کراون و دەرەنجامیشی هەبوو، بەڵام ئەو دەرەنجامانە تەنیا لەسەر ڕەفەکانمانەوە و نەبوونە کردار. سەرۆکوەزیرانی عراق ڕایگەیان تا ئێستا عراق نەگەیشتۆتە ئاستی پێکێنانی سیستمی بانکی پێشکەوتوو. ڕوونیشی کردەوە بەندی حوتی نەتەوەی گرتوەکان ڕێگر بوو لە بەردەم هاتنی کۆمپانیا جیهانیەکان بۆ وڵاتدا. لە پەراوێزی ئاهەنگی دەیەم ساڵیادی بانکی بازرگانی عراقی نوری مالیکی ئاماژەی بۆدا ئەگەرچی بانکە بازرگانیەکان و بانکەکانی تر هەنگاوێکی ناوە و بناغی سیستمی بانکی داناوە، بەڵام ناتوانین بڵین عراق دەتوانێت بەو سیستمە بانکی هەیەتی هەموو پێداویستیەکان دابین بکات. بە مەبەستی بەستنەوەی باشوور و ناوەڕاستی عراق بە هەرێمی کوردستانەوە بەڕێوەبەراتی ڕێگەوبان و پردەکان لە کەرکووک کەمکردنەوەیکی بۆ جێبەجێکردنی پرۆژەی ڕێگەیەکی نێودوڵەتی ئەنجامدا. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەری مەداپرێس قاسم حەمزە بەیاتی بەڕێوەبەری ڕێگەوبان و پردەکان لە کەرکووک ڕاگەیاند پرۆژەکە بە گەورەترین پرۆژە لە مێژووی پارێزگاکە ئەژمار دەکرێت و بەهای تێشوونەکەی دەگاتە 75 میلیارد دینار و ماوەی تەواوکردنی پرۆژەکەش ساڵ و نیوێکە. لجنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عراق حکوومەتی اتحادی بە لاوازکردنی دامەزراوە ئاسایشەکان تۆمەتبار کرد، ئەویش لە ڕێگەی پێکێنانی هێزەکانی سەحوە و ئەنجومەنەکانی پاڵپشتیکردن. پێداگریشی کرد ئەو لیژنانەی بۆ لێکۆڵینەوە لە پرۆسەشکدارەکان پێکێنراون هیچ سوودێکیان نییە. لە لێدوانێکیدا بۆ سۆمەریە نیوز شوان محەممەد تاها ئەندامی لیژنەکە ڕایگەیاند ئەزموونەکانی ساڵانی ڕابردوو باشترین گەواهین لە شکستهێنانی هەر لایەنێکی چەکدار بەدەر لە دەستگا ئەمنیە فەرمیەکان. وتیشی لە زۆربەی پارێزگاکانی عراقدا هێزەکانی سەحوە و ئەنجومەنەکانی پاڵپشتیکردن بوونیان هەیە کە بەهۆیانەوە دامەزراوە ئەمنیەکانی دەوڵەت لاواز بوون. وەزیری دەرەوەی ئەمریکا بە توندی ئیدانەی هەموو شێوازێکی هاندانی بۆ توندوتیژی و نانەوەی ئاژاوە کرد لە میسردا. بزوتنەوەی یاخیبوونیش کە نەیاری ئیخوان موسلیمینن داوای لە هاوڵاتیان کرد ئەمڕۆ یەکشەممە خۆپشاندانێکی بەرفراوان ئەنجامدەن. لە بەیاننامەیەکدا جۆن کیری نیگەرانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای خستە ڕوو لەو کردەوە توندوتیژیانەی لە مسر ڕوودەدەن، داواشی لە هەموو لایەک کرد ئۆقرە بگرن و لە توندوتیژی بەدوور بن. ماوەی دوو ڕۆژ کۆبنەوەکانی دەستەی گشتی ئیتیلافی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە شاری ئەستەنبول بەردەوام بوو بۆ هەڵبژاردنی سەرۆکی نوێ لە خولی یەکەمی دەنگداندا کە بەرەبەیانی دوێنێ ئەنجامدرا. ئەحمەد ئاسی جەربان نوێنەری بەرەی دیموکراتخوازەکان بە سەرۆکاتی میشێل کیلۆی 49 دەنگ و مستەفا سەباغ ئەمینداری ئێستا ئیتیلافەکە و نزیک لە قەتەر 46 دەنگی بەدەستهێنا لە کاتێکدا سەرۆکی ئیتیلافەکە پێویستی بە 58 دەنگی ئەندامانی دەستەی گشتی هەبوو کە 115 کەسن. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق ڕەتی کردەوە کە بە زۆر پەنابەرانی عراقی لەلایەن حکوومەتی ئوسترالیاوە بنێدرێنەوە و بەڵێزخانی ئوسترالیا لە عراق لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێکەوتووە کە بە زۆر پەنابەرانی عراقی نەنێرنەوە. لە بەیاننامەیەکدا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق ڕایگەیاند لە میانی دیدارێکی نیچوان سەلام خەفاجی بیرکاری وەزارەتی کۆچ و کۆچبەران و لیندل ساکس باڵێوێزی ئوسترالیا لە عراق لایەنی عراقی باڵێزی ئوسترالیا ئاگادار کردوتەوە لە ڕەتکردنەوەی بیرۆکەی بە زۆر ناردنەوەی پەنابەرانی عراق لە وڵاتە. هەرشاد بن.